حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. قد أفلح المؤمنون كامانا الذين هم في صلاتهم خاشعون. بەڕاستی مسلمانەکان سەرکەوتن سەرفراز بوون بۆ دنیا و بە قیامەتیان، ئەوانەی کە لە نوێژەکانیانە خاشعن، ئەوانەی کە لە نوێژەکانیانە ئەترسن، ئەوانەی کە لە نوێژەکانیانە دڵیان ئەلەرزێ، ئەوانەی کە بە ڕۆحەکانیان نوێژەکەن. قد أفلح المؤمنون. بەڕاستی کە بانخوێن بانگتەکە ئەفەرمێ حەیە عەلە الفەلاح، وەرن بۆ نوێژ، نا وەرن بۆ سەرفرازی، وەرن بۆ سەرکەوتنی دنیا و قیامەت. ئەم دنیا و قیامەتە لە چوا دەسەکەوێ؟ لە نوێژە، بەڵام لە ڕۆحی نوێژە. ئەوی تەنها بێ بۆ نوێژ ناباتەوە. کەسێ نوێژە باتەوە کە بزانێت چۆن نوێژەکە. نوێژیش ئەبێ بەدڵ بکرێ، ئەبێ بە ترس و بە لەرز و بە ڕەجاوە بکرێ. خەشەع لە زمانی عەرەبیە ئەی ذەلە وەخافە وەخەضع، یعنی زەلیل بوو، یعنی دڵی لەرزا، یعنی ترسا، یعنی شانی کەس کرد. قد أفلح المؤمنون. سبحان الله، زۆر جاری بینی لە نوێژە خەڵک ئاوا نوێژەکە، من نازانم بەرامبەر چی وەستاوە کاوە نوێژەکە، نازانێ ئەگەر کەسێ لە خۆی گەورەتر و جوودی هەبێ ناوێری ئاوا و ناتوانێ ئاوا نوێژ بکە، ناتوانێ ئاوا بەرامبەری بوەستێ. لەبەرەوە ذەلە خەشەع لە زمانی عەرەبیە یعنی زەلیل بوو، یعنی ترسا، یعنی شانی کەس کرد. خەشەع الجیدار ئەی کانە ئابلا للسقوط. دیوارێک کە پێوتێت خەشەعە یعنی خەریکە ئاوا بکەوێ، یعنی لە ترسا دیوارێک خەریکە ئەیدا بە ئەرزا. خەشەعەت الأرض يبست وأفقرت، يبست وأغفرت، يعني زەویەکە وشک بوو وتەقی درزی برد. خەشەع الصوت إذا انخفض، دەنگێک ترسا يعني لەسەرخۆ بوو، هادئ بوو. خەشەع البصر إذا انكسر وانخفض نحو الأرض، يعني چاو شۆر بوو ئەوە، يعني چاویش خشوعی هەیە. بەڵێ. خشعت الشمس إذا كان في لحظات الأخيرة قبل الغروب. خۆر زەلیل بوو، خۆر خاشع بوو، يعني لەو کاتێک کە خەریکە ئاوا بێ وەچێتە ئەو دیوکەلەکە و دیار نامەوێ و ماڵاواییەکە، يعني بەرەو مردنەچێ. خشع الورق إذا طال عليه الأمد فاصفر وذبل. گەڵا خاشع بوو، ترسا، يعني زرد بوو، بەرەو هەڵوەرین چوو. سبحان الله، معنانە چەند جوانن. ئەی دڵ، ئەی مسلمان ئەگەر خاشع بێ ئەبێ هەموو ئەم معنایانەی تیا بێ. وەکو دیوارێ بێ کە خەریکە ئەڕوخێ، وەکو خۆرێ بێ کە خەریکە ئاوا بێ، وەکو سەوتێکە کە تەنها ترپە و تەنها چرپەیە، وەکو چاوێکە کە تەنها شۆڕە بێ، وەکو خۆرێکە کە خەریکە ئاوا بێ، وەکو وەرەقەیەکە کە خەریکە زەردە بێت و ئەوەرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە کە ئەبوو دەردا بۆمانە جێڕێتەوە فەرمێ أول ما يرفع من هذه الأمة الخشوع حتى لا يرى فيه خاشعا. یەکەم شتێک کە لەم ئومەتەیە هەڵەگیرێ خشوعە، ترسە. لەم سەر بۆ ئەو سەری ڕیزی مسلمانان بە کامێرە بیگرە و دانە بەدانی فەحسکە، دڵێکی ترساوی تیا نابینی.
کەسێ نابینی کە دڵی لای خوا بێ دڵی لای نوێژەکەی بێ دڵی بدلەرزێ لە ترسی خوای گەورە. سبحان الله یەکەم شت کە لەم ئومەتە هەڵەگیرێت چییە؟ ترسە. ئاخر شت کە لەم ئومەتە هەڵەگیرێ نوێژە. یعنی یەکەم بەڵاو مصیبەت کە ڕوومانتیەکە هەر لە نوێژە ڕوومانتیەکە کە خشوع لە نوێژ هەڵەگیرێ ترس و لەرز لە نوێژ هەڵەگیرێ ئاخر شتیش نوێژەکەش هەر بۆ خۆی نامێنێ. یعنی یەکەم حەلەقە بسا حەڵقەکانی تر بەدوایە دێن. ئاخر شت پێش قیامەت نوێژ نامێنێ. لا حول ولا قوة إلا بالله. خاوەنی کتێبی ئیدارەت الصەلا قسەیەکی زۆر خۆش جێڕێتەوە. فەرمێ جارێکیان لە سین بووین ئەمان خوێن بردیانین بۆ زیارەتی قەبری ماوتی سی تۆنق. لەوێ کە ڕۆیشتین بینیمان ئەم خەڵکە بەڕیس سەفی گرتووە و ئەم هەموو خەڵکە وەستاوە بۆ ئەوەی کە بچێتە خزمەتی قەبرەکە. قەبرێک تەحنیت کراوە لاشەیەکی مردووی بێجیان کراوەتە شوشەیەکەوە بۆی کە بۆنی دەرنەچێ بۆ خەڵک 100 مەترمان مابوو بگەینە شوێنەکە وتیان لێرانەوە کەس بۆی نییە قسە بکە. 50 مەترمان مابوو تیان لێرەوە بۆتان نییە خشەخشی نعلەکان و قاشتان بێتە بێ زۆر بە ئیسپایی قاچ هەڵبێنن. کەوتینە دەرەوەی قاعەکە کە جوسە و لاشەکەی تیا بوو وتیان لەم و دوای لە ئێرەوە بۆتان نییە دەستان ئاوا شۆڕکەنەوە ئەبێ دەستان خەنە سەر سنگتان. گەیشتینە قاعەکە وتیان ئەبێ لەسەر خۆ بڕۆن نابێ هیچ ئەملاولا بکەن. گەیشتینە لای قەبرەکە و لە شوشەیەکا بوو تیان بۆتان نییە ئاوەڕ بەنەوە بێ ئاوا بەس بە تیلەی چاو سەیری قەبرەکە بکەن بە لەسەر خۆیی بە هادیی بە بێچوڵە. لا إله إلا الله. لاشەیەکی مردووی بێژیان کە ڕوحیانەتەکەی لە جەهەنەمایە خوازانێت چ عەزاب و چ ناڕەحەتێکی لەسرە چۆتەوە بەلای خوای خۆی. ئەم هەموو تەعزیم و تەقدیسە ئەکرێ ئەم هەموو خوشوع و ترسی بەرامبەر دەرەبڕێ ئەم هەموو حرەس و خەدەمەی هەیە هەتا دوای مردنەکەی ئینسانە بێ بەم شکۆیەوە بچێتە بەردەسی. ئەی خوایە کە خاوەنی هەموو ڕۆحەکان و هەموو لاشەکان و گردنی هەموو مەلیکەکان لە بەردەستیانایە دانە بە دانی ئەڕوا و ئەباتەوە ئەبێ چۆن بەرامبەری بۆستی. ئاوا ئاوا سبحان الله خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکا خەڵکێکە بینی ڕائەکەن بۆ نوێژ شپرزەن بۆ نوێژ ئەفەرمێ ئەو دەنگە چی بوو لە کاتی نوێژە؟ وڵێ وەڵی پێغەمبەری خوا ویستمان فرێ جەماعەت کەوین. ئەفەرمێ فەلا تەفعەلوا ئیذا ئەتەیتم الصەلاة فعەلەیکم بالسەکینە. گەر هاتن بۆ نوێژ لەسەر خۆوەرن با ئارامگری و ئاسوودەییتان پێوە دیار بێ خاوخۆ هەنگاوەکانتان ببنە ڕامەکەن. فما ئەدرەکتم فەصەلوا ئەوەی پێگەیشتن نوێژکەن وما فاتەکم فەئەتیموا ئەوەی لە کیستیشتان چوو تەواوی کەن. ڕەواه البوخاری. واتە پەلە مەکەن لە نوێژەکانتانە ڕاکەڕاک مەکەن لە کاتی نوێژە بۆی نە بۆ خۆتان سەکینە و ئارامیتان لە کیست بچێ نە بۆ خەڵکی تر. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و کە نوێژەکەی فەرموو اللهم لك ركعت وبك آمنت ولك أسلمت خشع لك سمعي وبصري. خوایە چاوەکەم بۆ تۆ زەلیل بوو جۆشم بۆ تۆ زەلیل بوو. سبحان الله کە دڵ زەلیل بوو چاو و جۆش بۆ شێوە زەلیلە بن بەو شێوەیە خشوع ڕۆیان تێیەکە. بۆی ئینسان لە کاتێکا دڵی زەلیلە بێ دڵی خاشیع و ترسنۆکە بێ لە ترسی خوا نەک لە ترسی کەسێکی تر ئەمە جۆرێکە لە ئازایەتی. بۆی بینی دڵی ئارامە بێ تۆ لە هەر شێ بترسی سبحانە دڵە بەلەبەلەکە ئەڵێ وڵا دڵی چۆتە 120 ترسێکی بۆ دروست بووە. بەس ترس لە خوای گەورە مێشک و دڵ ئارامەکاتەوە. سبحان الله مێشک زەبزەبەکانی کەمەکاتەوە هەتاوەکو مێشک مرتاحە بێ دڵیش هادی ئەبێتەوە چکە ئەلا بذکر الله تطمئن القلوب. سلما بوافێر ئەفەرمێت ئافەتێکی فەڕەنسی و ماستێری هەیە
للغة والرياضياتها فەرمێ ڕەفیقێکم هەبوو لە جامعە پرسیارەکانی لەسەر ئیسلام جواب بامەوە فەرمێ یەکەم شتێک سەرنجی ڕاکێشام لە ئیسلامە زەلیلی و ترسی موسڵمانەکان بوو لە کاتی نوێژە کە بەرامبەر خوای گەورە ئەوەستان ئەمە یەکەم مەنزەر بوو کە سەرنجی ڕاکێشام و منی هێنایە ناو ئیسلامەوە چونکە نوێژەکانی تر ئەم زیلەتەوە ئەم خۆتۆعیتیان نییە ئەم ترسیتیان نییە بۆیە خشوع علاماتی هەیە خۆشەویستەکەم ئیستیکانە زەلیل بوون ضعف هەز بە خۆکەمکردن لەرزین چاو پڕبوون لە ئاو لە فرمێسک دڵ نەرم بوون ئارامی گیان و دڵ ئاسوودە بوون بەوەی کە لە دەوروبەری ڕۆدا و تەسلیم بوونی تەواو هەر کاتی ئینسان لە کاتی نوێژە ئیستیکانە و ضعف و ارتعاش و إغراق العين بالدموع ورقة القلب واطمئناني بو دروز بو واستمتاعي روحي بو دروز بو استسلامي طواوي بو دروز بو أما بيه وتري خشوع واتبه همو لاشد لقلتا نرم بيتها ثم تلين قلوبهم وجلودهم إلى ذكر الله أبي بيش لاشا بيش بيست دل آرام به بۆ ئەوەی کە زبریە بەلاشی ئینسانە بێت و ئینجا خاو بێتەوە ئینجا دڵەکە هەست بۆ خشوع و دڵەتە بکا کە بەرامبەر بەخوای گەورە وەستاوە بەڵێ خۆشەویستەکانم ئەگەر ئەمەد لێک کاتی یەکەمە بۆ دروست بوو چاکە ئەگەر نا لە دووەم لە کیسی نەیی هەتا چوارم لەگەڵ یا بڕۆ ئەگەر نا لە بەیانیا دروست نەبوو لە نیوەڕۆیا بیکە ئەگەر نا تا ئیشا خەریک بە ئەبێ ئەمە دروست بێ بۆ ئەوەی کە قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون بۆ ئەوەی کە ئەم فەلاحەت پێ ببڕێ چونکە بەهەش بە منە بێ بەدەست نایە بەڕێزەکەم قسەیەکی خۆش هەیە کە بۆ ئیستئناسی جێڕینەوە فەرمێ عیسامی ئەبی یوسف جارێکیان بیستی کوڕێکی گەنج هەیە ناوی حاتەمی ئەسەمە پیاوێکی زاهیدە و نوێژێکی عەجیبەکە بە تەڵەبەکانی فەرموو با بڕۆین پرسیاری لێ بکەین لەو گەنجە فەرمێ کە چوونە ژوورەوە لە گەنجەکەیان پرسی وتی یا شاب ئەخبرنی عەنی الصەلاة ئەی گەنج جوابی نوێژم بەرەوە حاتەمی ئەسەمیش فەرمووی ئەتەسئەلونی عن ئادابها ئەم عن کەیفیەتها پرسیارم لەباری ئەدەبی نوێژەوە لێ ئەەکەی یان لەباری شێوازی نوێژەوە ئێمەش پێمان سیر بوو وتمان پرسیارێکی لێ کردم کردی بەدوان أبو يوسف لي برسي عن آدابها برسيار لباري أدب نوێژەوە لێ ئەەکەم حاتم فرمي أن تقوم بالأمر وتمشي باحتساب وتدخل بالنية وتكبر بالتعظيم وتقرأ بالترتيل وتركع بالخشوع وتسجد بالخضوع وتتشهد بالإخلاص وتسلم بالرحمة الله فرمي أويك هستي بوكارك هەموو هەنگاوێکت حساب بکەیت و بەتەمای ئەجر بی لەسەری بە نیەت بچیتە ناو نوێژەکەتەوە بە گەورەی تەکبیر بکەیت و بڵێ ئەڵڵاهو ئەکبەر قورئانەکە بە تەرتیل و بە جوانی و لەسەر خۆ بخوێنی زۆر بە خوشوع و بە ترسە و ئاوا سوجود بەری بچیتە ڕکوع دوایی تەشەهود بە ئیخلاص و بە نیەتێکی پاکەوە بدەی دوایی کە سەلامت دایەوە بە ڕەحمەت و بە سۆزێکی زۆرەوە بە دڵنەرمەیەکی زۆرەوە ئەبی یوسف فەرمی ئەی پێم بڵێ کەیفیەتی نوێژ ئەمە ئادابەکانی بوو ئەی نوێژ چۆنەکرێ فەرمووی ئەن تەجعەلە الکەعبەتە بەینە حاجیبەیک کەعبە بخەیتە بەینی هەردوو برۆتەوە والمیزان نصب عینیک میزان و تەرازوی قیامەت بخەیتە پێش چاوی خۆت کە ئێستاکەنە تەرازۆکەت قورسە بەیان سووکە بێ والصراط تحت قدميك صراطيش خيتا جير قاستوا كعبة ليرة ميزاني قيامت لم ديديو صراط برينوي سرجرقي جهنم لجير بيتا والجنة عن يمينك والنار عن شمالك بهاش خيتا لا راستت آقر خيتا لا يتشبت وملك الموت خلفك يطلبك ملك الموت لبشتوي ودعواتك ولا تدري بعد ذلك أقبل صلاتك أم ردت عليك
دوای هەموو ئەمانە مەلەکل مەوتیش بە ژوور سەرتە وەستاوە دوایی نازانیت نوێژەکەت قبول بوو یان قبول نەبوو. قاضی لی پرسی منذ كم تصلي فەرمی چەندێکە نوێژەکەی حاتم جوابیدا فەرمی منذ 20 سنة 20 ساڵە ئاوا نوێژەکەم. ئەبوو یوسف سەلامی دایەوە و ئەبوو یوسف ئاوری دایە بۆ ڕەفیقەکانی فەرمی هەلوموا بنا نقضي صلاة 50 سنة با بڕۆین نوێژی 50 ساڵمان بژێڕینەوە. ئێمە بڵین چیت خوا نوێژێ ئاوا نەکرێ بەڕاستی ئەبێ بژێڕێتەوە. با بچین نوێژی چەند ساڵەمان نەکەینەوە بەس لەمە دوای نوێژەکانمان چاکەین بە خشوع و بەزیلەتەوە بیکەین بۆ ئەوەی کە لەوانە بین کە قەد ئەفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون بۆی کە حەقی حەی على الفلاح حەی على الصلاة کە بین و سەرفراز و سەرکەوتوو بین. بەیەکشت باوی لە نوێژەکانمانە خشوع و زیلەت و ملکەچی و چاوشۆڕیمان هەبێ بەرامبەر بەخوا. ئەمەش گەورەترین دەرەجەی عەبدە کە لەگەڵ خوای گەورەیە پیادەیکە. السلام عليكم ورحمة الله وبركاته.